بەڵە خۆشەویستان ئەچمەلای تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکەمان قسە لە سەر سازکردنی ئامادەکاریەکان بۆ بەڕێوەچوونی دووەمین دیداری فیلمی کوردی بێرمینگهام لە ئێستادا بەڕێوە دەچێت و ئامادەکاریەکان دەستیان پێکردو بێگومان ئەمە دووەم ساڵە کە ئەم فستیڤاڵی تیادا یاخود ئەم دیداری تیادا ئەنجامە درێت و بێگومان چەندین فیلم تیایدا بەشدارن. قسە لەسەر ئەم بابەتاکەم لەگەڵ زۆر بەڕێزدار و عەزیز کابڕێزیان ئامادە سەرپەرشتیاری گشتی دیداری فیلمی کوردی لە بێرمینگهام. کاکدارۆ سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. ئەم کاتە باش، هەموو کاتێکتان باش. ئەمە دووەمین دیدارە یاخود پێشتریش چەند فستیڤاڵ و چەند چالاکێکی لەم جۆرە بۆ فیلمی کوردی ساز کراوە؟ ئەمە دووهەم دیداری فیلمی کوردیە لە شاری بێرمینگهام. بەڵێ. زۆر باشە. چۆن ئامادەکاریەکان و بێگومان ساڵ پار ئەم دیدارە بەڕێوە چووە و ئەم ساڵ هەوڵتان داوە کە چ جیاوازیەکی هەبێت لەگەڵ ساڵی پاردا کە ئەمە دووهەمین دیدارە؟ بەڵێ سەرەتا ئەمە سپاسی کەناڵی کورسات کەم کە ئەم دافەتی بۆ ڕەقساندین هەروەها لە خولی یەکەمدا بە شێوەیەکی ڕاستەخۆ یەکەم کەناڵ بوو کە بە شێوەیەکی ڕاستەخۆ دیدارەکەی گواستەوە بڕیارە بە هەمان شێوە لە خولی دووەمە دیدارەکە ڕاستەخۆ بگوێزێتەوە. بەڵێ لە دوای کۆتایی هاتنی بەڕێوەچوونی خولی یەکەمدا ئێمە بۆردێکی 28 کەسیمان دروست کردەوە خۆبەخشانە لەگەڵ چەندین خۆبەخشە بۆ ئەوەی خۆمان ئامادەکەین بۆی لە خولی دووەمە بە شێوەیەکی جیاوازتر لە خولی یەکەمە خۆمانیشان بین. بۆ ئەو مەبەستە زۆربەی کارەکانمان جێبەجێ کردووە، تەنها چەند کارێکمان وەکو بۆ نمونە تێستی فیلمەکان لە ناو سینەماکە لەگەڵ خۆ ئامادەکرد بۆ سەر ستەیجەکەی ئەو سێ ڕۆژە کە دیدارەکەمان بۆ ماوەی سێ ڕۆژ بەڕێوەچێ لەگەڵ میوانداری دیارە میوانداری بۆ هەموو دیدارێک گرنگە. بۆ ئەم دیداری ئێمەش گرنگێکی زۆرمان بە میوانداری داوە. لە باشووری کوردستان ئێمە بانگێژنامەی ڤیزەمان بۆ 24 هونەرمەند ناردووە لەگەڵ یەک هونەرمەند لە ڕۆژهەڵاتی کوردستان بە ئومێدی کە هەمیان ڤیزە وەرگن و ئامادەی دیدارەکە بن. لەگەڵ ئەمانە چەندی کەس ئەوانەی کە دەیانەوێ با بڵێن پشتیوانی دیدارەکە بن لە کوردستانەوە لە کوردستانی باشوورەوە خوان پاسپۆرت و ڤیزیان هەیە ئامادەی دیدارەکە بن. هەروەها لە ئەوروپاش ئەوەی من ئاگادارم لە چەند وڵاتێکی ئەوروپیە بۆ نمونە لە نەرویج، سوید، ئەڵمانیا، هۆڵندا هاوڕەکانمان ئەوانەی کە حەزەکەن ئارەزووەکەن فیلمە کوردەکان ببینن ئەوەی من ئاگادار بن هەندێک لەو هاوڕێیانەشمان تکتی فڕۆکان بڕیەوە بۆی لە ڕۆژانی دیدارەکە ئامادە بن. ئەمە جگە لە ناو بەریتانیا کە ئێمە میوانداری فیلمساز و خەڵکی ئەکادمی بەریتانیمان کردووە خۆشحاڵانە زانکۆی وەرڤانتۆن پشتیوانی خۆی بۆ دیدارەکە دەبڕەوە کە مامۆستاکان و خوێندکارەکانیان لە بەشی سینەما ئامادەی دیدارەکە بن پشتیوانی دیدارەکە کردن. لەگەڵ ئەوانە ڕێکخراوە هەندێک ڕێکخراوی ئینگلیزی کە ئەوان خوان ڕاستەخۆ ئیش لەگەڵ پەنابەراکەن ئێمە داوەتمان کردوون لەگەڵ ڕێکخراوە کوردیەکانە ئەمە جگە لەو لیستێکمان ئامادە کردووە بۆ ئەوەی زۆربەی فیلمساز و هونەرمەند و نووسەر و شاعیر و ئەوانەی کە لە بواری ئەدەبی و هونەریان بۆی ئامادە دیدارەکە بن. زۆر باشە. با لە فیلمەکانەوە دەست پێ بکەین. ئەو مەرجانە چین کە فیلمسازان دەبێت فیلمێک دروست بکەن یاخود فیلمێکیان دروست کرد بێت بۆ ئەوەی کە بتوانێت لەناو دیدارەکەی ئێوە یاخود لەناو فستیڤاڵەکەی ئێوە فیلمەکەی نمایش بکرێت؟ دیارە ئێمە مەرجێکمان هەیە، دیارە هەموو فستیڤاڵ و دیدارەکان خوازیارن کە ئەو مەرجەی کە ئێمە ئێستا باسی لێواکەم کە لە ناو فیلمەکانە هەبێت و بۆ ئەوەی دیدارەکان یا فستیڤاڵەکان دەوڵەمەندکە. ئێمە لە هاوڕەکانمان کە ئەوانەی کە سەرپەرشتی دیاریکردنی فیلمەکانیانە کرد دیارە هەمیان پسپۆڕن لە بواری سینەمادا و ناودارن یا بەناوبانگن یا لەسەر ئاستی فیلمسازیە ناویان هەیە داناسن. بۆیە ئەو لیژنەی ئێمە بڕیاری ئەوەیە بووی ئەو فیلمانە وەرگرین کە بتوانی بێتیان بە زمانێکی سینەمایی چیرۆک بۆ بژێڕنەوە. دیارە ئەمە ڕستەیە دیارە قسە زۆر هەڵەگرێ ئەتوانین چەندی کاتژمێر لەسەر
لەسەرەوە قسە بکەین زمانی سینەمایی چییە ئەو ئەلمنتانە چییە کە زمانی سینەمایی ئیشی لەسەرەکە بۆی ئێمە هەوڵمان داوە لەگەڵ هاوڕێکارمانە کە ئەو فیلمانە دیاری بکەین کە هیچ نەبێ ئەتوانین بڵین دڵێکمان بۆ خۆش بێت کە توانی بێتیان بە زمانێکی سینەمایی چیرۆکانیان جێڕابێتەوە. مەرجێکی تریشمان ئەوەیە کە بەڕاستیش کە ئێمە لە بەریتانیا میوانی ئینگلیزیمان هەبێ مەرجێکمان لەوەدانا بوو کە فیلمەکان سەرتایتڵی ئینگلیزیان هەبێ. زۆر باشە کە باست لە مەرجەکان کرد وا گرنگترین مەرج ئەوە بوو کە دەبێت فیلمەکان بە زمانێکی سینەمایی بوو. یەکسەر من ئەو پرسیارم حازر کردبوت کە پێت بڵم ئەگەر بە کوردیش بێ پێمان بڵیت کە زمانی سینەمایی مەبەستان لە چییە؟ بەڵێ دیارە سینەما لەوانەیە بڵێم لە دوو بەشی سەرەکی یا باڵێن دوو بەشی سەرەکی پێکات دویچیان لەوانەیە کە سیناریوە هیچیان لەوەیە کە باڵێن بەشی وەبەریێنانەکێتیە کامێرا و ئەو ستاف و دەرهێنەرەوانێ ئێمە تەرکیز باڵێن فۆکەسێکی تاوامە لەسەرەوە کردووە کە چیرۆکی تیابێواتە سیناریویەکی باشی تیابێ چیرۆکە سەرنجڕاکێش بێت لەگەڵ ئەو وێنە سینەمایانی کە وێنەیەکی سینەمای واتە وێنەیەکی تەنها بە شێوەیەکی هەڕەمێکی وەرنەگیرا بێبی لەوە کرابێتەوە کە وێنە و با بڵێن ئەو شانەی کە لە ناو سینارەکەدا بە شێوەیەکی سینەمایانە ئیشی لەسەر کرابێ ئەمە هەمووی ئەو ئەلمنتانەیە کە ئیشی لەسەر کەسا لەوانەیە دەفەتی ئەوە نەبێ باسی ئەوەی کە سیناریۆ ئەبێت چۆن بێ بۆچی ئێمە باڵێن فۆکەسی تەواو مەخسوس سەر سیناریۆ بووی چیرۆکە مامەجێڕێتەوە لەگەڵ وێنە سینەمایەکانە سینەما پێکهاتووە لەوەی کە سیناریۆیەکی جوان چیرۆکێکی سەرنجڕاکێش لەگەڵ کۆمەڵی وێنەی سینەمایی ئەمە گرنگە بەلای ئێمەوە ئەمە زۆر بە کورتی ئەتوانین باز لەوە بکەین کە ئێمە لەسەر ئەو خاڵە ئیشمان کردووە کە زمانی سینەماییان توانی بێت چیرۆکانیان ژێڕابێتەوە. زۆر باشە بە تەنها نمایشکردنی فیلمە یاخود سازکردنی چەندین دیبیت و هەروەها پانێڵی تایبەت بە سینەما و بەرەو پێشچوونی ڕۆتی سینەمایە لە کوردستان بە تایبەتی؟ بەڵێ لە ڕاستیە ئێمە ئەمەم خودی دووەمە بەڵام ئێمە خودی دیارە پانیال لێرە کە بیرمان لەوە کردبوو لە پلانیشمانە بوو لە پرۆگرامی خودی دۆمیشا بوو کە بتوانین چەند پانێڵێک دەربارەی سینەمایە هەر بابەتێ بێ کە پێیوەست بە فیلمە کوردیەکانەوە بریامان لەسەرەوەدا بەڵام بەداخەوە بەهۆی ئەوەی کە بودجەیەکی تەواومان لەبەردەستانە بوو نەمانتوانی ئەو شوێنانەی کە نزیک بن لە سینەماکەوە لەبەر هاموشۆکردن لە ئەو شوێنانش کە شوێنێکی با بڵێن سەنتەری شارە ئەتوانین بڵێ شوێنەکانیان گرانە و نەمانتوانی ئەو خواستەمان بینەدی کە ئێمە پلانی ئەومانە بوو هەر لە سەرەتای ئەم دیدارەشەوە کە فستیڤال بەڕێوەبووین بۆی پلانی ئەوماندانا بوو کە لە خودی دووەمە چەند پانێڵی بەڕێوەبەرین بەڵام بەداخەوە نەمانتوانی لەم خولە ئەو خواستەمە بەجێ بێنین و بێ دەکەین لە خولی سێمە پانێڵەکان هاوشانی ڕۆژەکانی نمایشەکان بتوانین پانێڵ بکەین و قسە لەسەر سینەمای کوردی بکەین. زۆر باشە باست لەوە کرد کە چەند ڕێکخراوێکتان بانگهێش کردووە بۆ ئامادەبوون لە دیدارەکەدا ئەو ڕێکخراوانە چێن و چین و کاریان چیەوە بۆچی گرنگە کە لە دیدارەکەی ئێوە ئامادە بن؟ بەڵێ لە ڕاستیە ئێمە جگە لە فیلمساز و جگە لەو زانکۆی کە با بڵێن قسەمان لەگەڵا کردوون و مامۆستاکان پەیوەندییان کۆمەڵشتیان بۆ باسکردن کە ئومێد دەکەین لە ئایندە ببنە هاوبەشی دیدارەکەمان کە پشتیوانەیەکی خۆیان دەبڕیوە کە هاوکارمان بن زانکۆی وەرڤانتۆن یەکێکە لەو زانکانە کە گەورەترین سپۆنسەری فستیڤاڵی بێرمینگام ناشنال فیلم فستیڤالە ئەمە بۆ ئێمە ئەگەر ئەوان سپۆنسەری ئەو فستیڤالە گەورەی بێرمینگام کەم دیارە ئەوەشان دەربڕی بێ کە هاوکاری ئێمە کە ئەمە خۆی لەخوا سەرکەوتنێکی دیدارەکەی ئێمە لەو بوارە پەیوەندیە بەنسبەت ڕێکخراوەکان ئەو ئێمە با بڵێن ئیشمان لەسەر ئەو کردووە ئەو ڕێکخراوانەی کە ئیشی پەنابەریەکەن با ئاگان لە ڕەوشی با بڵێن لە کەلتوری ئێمە بێ لە فیلمی ئێمە بێ ئێمە هەر بۆ ئەوە نییە بێت بۆ لێرە داوای پەنابەری کەین و یا کارێکی سادە و ساکارکەین باڵکو کورد خاوەنی کەلتوری خۆیەتی خاوەنی سینەمای خۆیەتی بۆیە ئێمە حەزمان کرد ئەو بەتایبەتی ئەو ڕێکخراوانەکە ئیش لەسەر پەنابەرەکەن ئاگاداری ڕەوشی سینەمای کوردی بن.
زۆر باشە. ئاماژەت بەوە کرد کاکدارۆ کە زۆرێک لە نووسەر و ڕووناکبیرەکانتان بانگێش کردووە لەگەڵ ڕێکخراوەکاندا دیارترین ئەو نووسەر و ڕووناکبیرانە کێن کە لە دیدارەکەی ئێوە ئامادە بن؟ ببوورە لە بەریتانیا کۆمەڵێ دەرهێنەری زۆر باشی لێە کە یەکێ لەو فیلمانە کە بەشداریەکە لە دیدارەکەمان دەرهێنە لە دیرهێنەری سینەمانی زۆر لێە ڕووناکبیری زۆر لێە نووسەری لێە شاعری لێە ئێستا ناتوانم ناوی هەمیان بێنم بەڵام ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەو ڤیددیوانەی کە لە خولیەکەمان بۆ زەربەی ئەو کەسە دیارانەی کە لە ناوەندی ئەدەبی و هونەریان لە بەریتانیا هەمیان بەشداری دیدارەکەیان کردبوو هەندێکشان لە لەندەن و هەندێکیان لە ماستەرەوە ئەمە هاتبوون لێرە ئوتێلیان گرتووە بۆ ماوەی 3 ڕۆژ لە بێرمیگاممانەوە بۆ ئەوەی پاڵپشتی دیدارەکەمان بوو. زۆر باشە. لە کۆتاییدا هیچ خەڵاتێک هەیە بۆ سەرکەوتووەکان یاخود لەلایەن لیجنەیەکەوە باشترین لە فیلمەکان و باشترین ئەکتەر و دەرهێنەرەکان دەستنیشان بکرێن؟ بەڵێ لە ڕاستیە ئێمە دیدارین وەکو فستیڤالین هەرچەند ئێمە خەونی ئەومان هەبوو کە لە ڕاستیە فستیڤالێ بەڕێوەبەرین بەڵام ئەو خەونەمان وازیێنا بۆی بتوانین کوالیتیەکی بەرز لە ناو دیدارێکە بەڕێوەبەرین. ئێمە خەڵاتمان نییە وەکو پێشبڕکێ لەبەرەوەی ئێمە کاتی سینەماکەی ئەوەی کە بۆمان دیاری کراوە ڕۆژی چەند کاتژمێرێکە لەبەرەوە گرانی سینەماکە ناتوانین کاتەکان زۆر بەکاربێنین لەبەر ئەوە باڵین فیلمەکانمان ئەوە ژمارەیان ئەوەنە زۆر نییە تاکو ئێمە هەڵسەنگاندنێ بۆ فیلمەکان بکەین و ئەنج پێشبڕکێ بکەین. بە تایبەتی لەم فولەشە ئێمە خۆمان دەستنیشانی ئەو فیلمانەمان کردووە کە کام فیلمە باشە بینە ناو دیدارەکەمان و نەک پێشبڕکێ بکەین باشترین هەڵبژێنین. بۆیە ئەمە ناتوانین خۆمان فیلم هەڵبژێن و خۆشمان پێشبڕکێ ئەوە بکەین کە خەڵادا باشین. بەڵام ئەتوانم یەکشت بڵێم ئەوەی لەم دیدارەی ئێمە بەشداری بکات گەورەترین خەڵاتە بۆ ئەو دەرهێنەرە بۆ ئەو ستافی فیلمە لەبەرەوەی ئێمە فیلمەکانمان لە بەناوبانگترین یەکێ لە ناوبانگترین سینەماکانی بەریتانیا نیشانە دەی ئەویش بەناوی سینەوەڵدەوە لە شەقامی برۆستی کە یەکێکە لە شەقامە بەناوبانگەکانی بێرمیگام. بۆیە ئەوانی کە بەشداریەکەن هەمیان خەڵاتی ئەوان وەرگرتووە کە بەشداری دووهەمین دیداری فیلمی کوردیەکەن. دەستەکانت خۆش بێ کاکدارۆ عەزیز سەرپەرشتیاری گشتی دیداری فیلمی کوردی بێرمینگهام. سوپاس دەکەم کە لەگەڵم بوویت.